سنووری پارێزگای سلێمانی لەگە زۆر بەڕێز کاک علی کەریمی نووسەر و ڕۆژنامە نووس گفتوگۆ دەکەم. نێوە باش مامۆستا. زۆر سپاس نیوەڕۆی ئێوەش باش و سڵاو بۆ بینەران و سڵاو بۆ کارمەندەکان. زۆر سپاس. ئەمە لە پای چی کاک علی؟ ینی بۆ دەبێت سلێمانی لە فۆکس و لە نیشانەکەدا بێ بۆ تورکیا؟ ئەگەر بمان هەوێ بە زۆر بە وردی لێکۆڵینەوەیەکی درێژ بکەین لەسەر ئەو مۆزوعی کە ئەمە بمان هەوێ نەمانەوێت لە بەدوی تاریخەوە لە بدایەتی مێژەوە ئێمە تورکیا جیرانمان بۆ تورکیا بەشێکە لە جیرانایەتیمان وە بەشێکیشە لەوەی کە خاچی کوردستانی داگیر کردو بەشێکی گەورەی خاچی کوردستان کە باکوورە ئەو حکوومەتە تازەیەی کە دوای لۆزان هاتوۆتە سەرکار وە بە تورکبوون خۆی پێناسە کردووە و پێناسەی تورکبوونی بدا بەخۆی لە دوای کەماڵ ئاتاتورکی خۆتان دەزانن لە پێش ئاتاتورکیدا لە پێش ئەو تورکیە تازەی عوسمانی بۆ عوسمانی ئەم کۆمەڵک نەتەوە بوون نەتەوەی جیاواز نەتەوەی زۆر ئەوە کورد ئەرمەنی سەرکەس سوزانم عەرەب ئەوانە بەڵام ئەوانە دوای ڕوخانی عوسمانیدا لەسەر داروپەردووی عوسمانیدا کۆمەڵێک وڵاتی دیکە دروست بوون. یەکێک لە وڵاتانەی کە دروست بوو ئەویش ئەوەیە ئەو تورکیە تازەیە تورکیەی جوان کە بەسەر کردایەتی کەماڵ ئاتاتورک دروست بوو. ئەوان هەر لە ڕۆژی ئەوڵەوە لە دوای لۆزانیشەوە هەرگیز و هەرگیز ددانیان بە کورددانەنا. ئەم دوژمنایەتێ لە کۆنەوە هەیە بەڕاستی بەڵام حقیقەت ئەوەیە کە ئەوان لەگەڵ بەشێکی ئەم کوردستانەی باشوور دوژمنایەتێکی ڕقیان هەیە کە پێیان وایە ئەو بەشەی کە پێی دەڵێن سەوز پێی دەڵێن سلەیمانی ئەوە لە دوای دێگەڵە بەولاوە ئەمە سەر بە قەدیم قەجەر و سەتەوی ئەوە بووە بەڵام بەشەکەی دیکە تا ڕادەیەکی زۆر لەباری مێژوویەوە بەی خۆیان دەزانن و بەتایبەت دەگە بینە سەر قۆناغی تازەوە ئەوەی کە ئەو نانەی کە ئەمڕۆ لە خوانە باسی بکەنی نەگەڕێینەوە ئەو مێژوەی کە کاری مێژوو نووسان و کاری لێکۆڵەوەرانە و دەبێت ورد تاقیقی بۆ بکەن کە کراویشە ئەوەیە کە ئەوان هەمیشە و دایم لە ناو کوردی باشوور بڵین بە تەفرەقە بە ئاژاوە بەوەی کە لێکمان جیاکەنەوە بەوەی کە ئەو دووبەرەی دێگەڵە و ئەو بەری دێگەڵە و ئەو بەری دێگەڵا تێک بەردەن و شەڕان دەنێودا ساسکەن و ئەوان لەو تەفرەقەیەی کە دروستی دەکەن ماسی خۆیان بگرن لەو ئاوەڵێڵە ماسی خۆیان بگرن ئەوان و سیاسەتیان بەڕێوە بردووە هەر ئێستاش بەڕێوە بۆیان چۆتە سەر بەداخەوە بۆیان سەر بۆ چۆتە سەر چونکە لایەکی باشووری کوردستان لەگەڵوانە هیچ گومان وەزیری بەرگری کاک علی باس دەکات کە دەڵێت پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیایی و بێجگەلەوەش ئێمە گەر ئەو ڕۆکانە شەشمی ساڵی ڕێفراندۆمێکە کە ئێمە لەو ڕێفراندۆمەیدا 6 ساڵ لەوە پێش لایەکی کوردستانمان دیسان لە دەستدا لایەکی کوردستان کە قەرار بوو کوردستانی تر ناسنامەی خۆی هەبێ و کوردستان پاسپۆرتی خۆی هەبێ و کوردستان ئەو هەموو هات و هاوارێ 6 ساڵ لەوە پێش پێمایە بینەرانی بەڕێز هەمویان لە بیرانە کە یەک دەهاتی کوت تەلاقمدا و پاسپۆرتەکەم دەسووتێنمی عێراقی و عێراقم تەلاق داوانە ئەوانەمان هەمووی لە بیرە کەڵام بەداخەوە بەو لای داشکاوە و هەمووشمان دەزانین کە ئەو فیتی ڕێفراندۆمە کە بەداخەوە سواری کەرەشێتەی بوو سواری ئەسپێکی شێت بوو خۆی کوتی سەرۆکی پارتی دموکرات کە بە هەرچی دەیە با ببێت هات ئەو ئینادەیان کرد ئینادەکە هەمومان دەزانین کە ئەمە تورکیا پێی کرد ئەمە ئیرادەی خەڵک نەبوو ئیرادەی میلەتی کورد نەبوو چونکە بەشێکی زۆری میلەتی کورد لە باشووری کوردستان دژی ئەو ڕێفراندۆمەی بوو وەک هاتین زۆربەی ڕۆژنامەنووس مامۆستای زانکۆ ڕۆشنبیران کاکە ئەوڕۆ وەختی ئەو ڕێفراندۆمەی نییە ئەوەتان هەموو لەبیرە بەڵام ئەو چونکە ئاغاکە پێی کوتبوو لە تورکیاوە و خۆیان بە بەشێک لەو ئاغای داگیرکەرەی تورکیا دەزانن و بوونی خۆیان مانەوەی خۆیان بوونی خۆیان لە مانەوە و لە بوونی بە قودرەت و دەسەڵاتی زۆری حکوومەتی تورکیا بە تایبەت ئۆردۆغانەوە دەزانن بۆیە جوابی کەسیان نەداوە نەجوابی وەزیری خارجەی ئەمریکایان داوە نەجوابی دۆستەکانمان لە ئوروپایە لە یەکێتی ئوروپایان داوە نەجوابی ئێرانیان داوە نەجوابی ئێمەمانیان داوە نەتەنیا جوابی ئێمەمانیاندا هەزاران بوختانیان هەر بۆ برایی خۆت کرد لە فەیسبوک و لە دنیای مەجازی داولەکە ئەمە حقیقەتێکە ئەو ڕۆکانش ئەوەی کە وەزیری بەرگری تورکیا دێڵێت درۆی نەکردو
ئەوەی کە ئەوان لە باشوور دەیکەن عربەت ئاوا درۆن باران دەکەن هەموو ڕۆژێ چالاکێکی باکووری کوردستان لێرە لە عەرزێ دەدەن دەیکوژن لە ناو کوچە و کۆڵانی سلەیمانی دێنن ترۆر دەکەن ئەمانە هەمووی بە پشتیوانی و بە ڕێنەمایی هاوکارەکانیانن خۆی وەزیری بەرگری چۆن دەتوانێت ئەو درۆیە بکە حەقیقەت ئەوەیە ئەگەر پارتی نەبێت لە باشووری کوردستان تورکیا ئەو هەموو دەسەڵاتەی نییە کە لە ناو ماڵەکانماندا درۆن بەکاربێنێ لە ناو ماڵەکانماندا ترۆریزم بێنێتە و هەواڵانمان ترۆرکە ئەوە حقیقەتێکە کە من بەڕاستی دەبێت دەستخۆشی لێ بکەی بۆ ئەو واقعەتەی کە کوتی و دەبێت ئەو ڕۆکانە کۆمەڵانی خەڵک بێنە سەر جادە و شەرمەزاری ئەوە بکەن کە کاکە ئێمە مار دەباوەشی خۆماندایە مارێکمان دە باوەشی خۆماندا دەپەروەرێنین مارێک لە باوەشی خۆماندا بەخێو دەکەین کە پێی دەڵێن پارتی دموکراتی کوردستان نا پارتی دموکراتی کوردستان ڕەنگە هەموویوانە بێ بڵێن بنەماڵەی بارزانانی ئەوانە کار بووە دوژمنێکی گەورەی کوردەکە خۆ کەس شکل گومانی لەوەی نیە لەنە ڕۆشنبیر نە خەڵکی سەرجادە نە خەڵکی سادە نە خەڵکی وڵاتانی دەرەوە نە دۆستەکانمە گەورەترین دوژمنی کورد ئەمڕۆ لە مێژوودا لە ساحەی دنیادا ڕاستە ئێرانە و عێراق و سووریا ئەوانە بەڵام ئەوەی کە دوژمنی سەرەکی میلەتی کوردە ئەمڕۆکانە حکوومەتی ئۆردوغانە دەباشە چیە هاوکاری حکوومەتی ئۆردوغان دەکات مارێک دەناو باوەشی خۆمدا مارێک دەنێو چیرفانی خۆمدا حەق وایە ئەو ڕۆکانەی تر ڕۆشنبیران بێدەنگ نەبن ئیتر لەوە ئاشکراتر نابێ وەزیرێکی گەورەی تورکیا دێ دەڵێ دۆستەکانمان گەرامان دەدەنێت دۆستەکانمان پێمان نیشان دەدەن ئەوە فڵان کەس لەوێ ئەوە عربەت لەوێ و عربەت ئەوی تێدا ئەوجا دوژمنایەتی بنەماڵەی بارزانی لەگەڵ ئەو ناوچەیە بەشێکی کە جیرۆدەیی و بەشێکی کە بەکرێگیراون لە تورکیاوە بەشێکی زۆریشی ڕقە بەش ئەو دوانە تێکەڵ بوون بۆیە ئەو کارە ساتانە لە ناوچەی سەوز دەخەومێ چونکە ئەوان لە دێرزەمانەوە نەیان شاردوتەوە کە ڕقیان لە شاری ڕۆشنبیریە کە ڕقیان لەو شارەیە هەر لە زمانی مەولاناوە بگرە لەباری عەشیرەتێوە لەباری خێڵەچێوە ئەوان هەرگیز و هەرگیز لە کۆنیشەوە ددانی خێریان بە ناوچەی سلێمانیدا نەهاتۆ و ئەو فرسەتە کە تورکیاشان لە پشتە بابێین هەرچی خراپەیە لەگەڵ ئەو ناوچەی بیکەین بۆ چونکە ئەوان لە کۆنەوە ئێستاژ ئێمە بە جەلالی دەزانن ئێستاژ ئێرە بە جەلالی دەزانن جا چ باشتر ڕۆژێک درەنگتر ڕۆژێک زووتر با درەنگ نەبێت ئێمە تۆوی جەلالی نەهێڵین تۆوی ڕۆشنبیری نەهێڵین تۆوی ئەو شۆڕژگەرانە لە ناوچەی سەوز نەهێڵین لە سلەیمانی ئەوان ڕقیان لە سلەیمانیە و ئەواندایان هەوێت ئەو ڕۆکانە سەری سلەیمانی پارکەنەوە چونکە بە سلەیمانی بە سەری مارەکە دەزانن مەکۆی هەزاران و سەدان ڕۆشنبیر و ئەدیب و هونەرمەند و ئەوەیە و ئەوان چاویان هەڵنایە بەوەی کە ببینن کە شۆڕژگێرەکان لە داوێنی سلەیمانی خەڵکە باشەکە ئەدیبەکان هونەرمەندەکان لە داوێنی سلەیمانی پەروەردە دەبن و ئەوان چاویان بەوەی هەڵنایە بۆیە حتا بۆیان بکرێ بە یارمەتی تورکیا بێت بە یارمەتی ئێران بێت بە یارمەتی هەر وڵاتێک بێت هەر داگیرکەرێک بێت بە تایبەت تورکیا پێیان خۆشە سلەیمانی ئەو نینۆکانەی نەبێت کە پشتی خۆی پێ بخورێنێت بۆیە ئەمە دەبێت زۆر وریای ئەوە بین و ئەوەی کە تورکیا دەیڵێ لە میدیاکانیدا حقیقەتێکە کە ئەوان بەبێەوەی کە دەستی ناوخۆمان هەبێت ئەوان هیچ کارێکیان پێ ناکرێت. سپاس مامۆستاجیان پێمە بێت چاپێکەوتنی دیکەت هەیە سپاس چەکانت خۆش بە سپاس بۆ بەڕێز عەلی کەریمی نووسەر و ڕۆژنامەنووس سپاس دەکەم.